بنای خواهی گەورە و میهرەبان بەڕێز کاک نێچیڤان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان و فەرماندەی گشتی هێزی پێشمەرگەی کوردستان، بەڕێز جەنەرال لەیهی فەرماندەی هێزەکانی هاوپەیمانان لە عێراق و سووریا، بەڕێزان وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان، کۆنسول و نوێنەری سەربازی وڵاتانی هاوپەیمانان، فەرماندە بەڕێزەکان بەخێر بێن بەسەرچاو. ئەم کاتەتان باش. خوشحال و بەختەوەرین بە ئامادەبوون و بەشداریکردنتان لە دووەم ڕێوڕەسمی ڕادەستکردنی فەرمانی هەرێمی بە هەردوو فەرماندەی فرقەی 3 و 4 پیادەی وەزارەتی پێشمەرگە. جێخۆیەتی تیشک بخەمە سەر ئەوەی کە ئەم دوو فرقەیە بە هاوکاری و سوود وەرگرتن لە ئەزموونی سەرکەوتووی هەردوو فرقەی 1 و 2 پیادەی وەزارەتی پێشمەرگە و لەژێر ئشرافی هاوپەیمانان توانیان زۆر خێرا مەشقەکانی پەیوەست بە سەرکردایەتی و کۆنتڕۆلکردن و پیادەکردنی ئەرکی سەربازیان لە ناو فرقە بە شێوەیەکی ڕێکوپێک تەواو بکەن و ئێستا ئامادەن بۆ هەر ئەرکێک کە پێیان بسپێردرێت. لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا لە چارچێوەی کارکردن بۆ ڕێکخستنەوە و یەخستنەوەی هێزەکانی پێشمەرگە لەسەر بنەما سەربازیە کارپێکراوەکان لە ناو دامەزراوەی سەربازی هەرێمی کوردستان بە پشتبەستن بە بنەماکانی چاکسازی و ڕاوێژ و هەماهەنگی هاوپەیمانان و بە هاوکاری و هەماهەنگی لەگەڵ هەردوو فەرماندەی هێزەکانی 7 و 8 توانیمانە لە بواری تیۆریەوە بچینە قۆناغێکی پراکتیکی کە ئەمڕۆ لە بەردەمتان نمونەیەکیان ئامادەیە. بە پێی پلانی تەواوکاری یەکخستنەوەی هێزەکان لە وەزارەتی پێشمەرگە لە ساڵی 2025 بە هەیکەلیەتێکی یەکگرتووی تازە پێشوازی لە هەردوو فەرماندەیەکانی 7 و 8 دەکەین کە وەک فەرماندەی دەڤەرەکانی 1 و 2 کۆتا ئاستی فەرماندەیی و کۆنتڕۆل دەبن لە ڕێئاسای ئەرکانی وەزارەتی پێشمەرگە کە یەکێکە لە قۆناغە گرنگ و هەستیارەکانی پرۆسەی چاکسازی و زۆر بەبەرز و بەنرخ دەینرخێنین. هەروەها هەوڵ دەدەین ئەمساڵ دوو فرقەی تری پیادەش تەشکیل بکەین و بەم شێوەیە تا کۆتایی ساڵی 2025 وەزارەتی پێشمەرگە دەبێتە خاوەن 6 فرقە و 2 فەرماندەی دەڤەر. هەروەها بەشێکی زۆری لیواکانی پیادەی ئێستای وەزارەتی پێشمەرگە لە چارچیوەی ئەو فرقانە ڕێک دەخرێنەوە و لە ژێر فەرماندەی و کۆنتڕۆلی ئەو فرقانە دەبن کە لێستا بە دواوە دەست بەکار دەبن. دواتر لە کۆتایی پلانی استراتیژیدا دەگەینە ئامانجی سەرەکی کە ئەویش هەبوونی یەک هێزی نیشتیمانیە. ئامادەبوانی بەڕێز، لەم بۆنەیەدا بە دەرفەتی دەزانم سوپاس و پێزانینی تایبەت پێشکەش بکەم بە بەڕێزان سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزیرە پەیوەنددارەکان کە بەردەوام بە دوواداچۆنیان کردووە بۆ ئەرک و کارەکانمان و لە هەموو بوارەکاندا پشتیوانمان بوون کە ئەم دەستکەوتە بەبێ ئەو پشتیوانیە بەدینە دەهات. لێرەشەوە سوپاسی هێزەکانی هاوپەیمانان بەگشتی دەکەم کە بە هەموو شێوەیەک هاوکار بوون لەسەر خستنی پرۆسەی چاکسازی. بە تایبەتیش وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕۆلی گەورەیان هەبووە لە دابینکردنی پێداویستی لۆجستی و مادی بۆ یەکە سەربازیەکانمان. هەروەها سوپاسی تیمی وەزارەتی پێشمەرگە دەکەم ئەوانی شەو نخونیان کرد لەگەڵماندا بۆ تەواوکردنی پرۆسەکە، چونکە هەموو لایەک دەزانن کە بەربەست و ئاستەنگی زۆرمان لە پێش بوو لە کاتی کارکردن و دابینکردنی ئەو پێداویستیە مادی و معنەویانەی کە لە کاتی پرۆسەی چاکسازیدا مەبەستمان بووە. لە کۆتاییدا بە دەرفەتی دەزانم پیرۆزبایی لە هەردوو فەرماندەی دەڤەری فەرماندەی فرقەی 3 و 4 بکەم کە لێرە ئامادەن و هیوادارم شایستەی ئەوە بن کە ئەمڕۆ ئەو متمانەیان پێدەست پێردرێت لەلایەن سەرۆکی هەرێمی کوردستان بتوانن بە باشترین شێوە ئەرکی خۆیان جێبەجێ بکەن و هیوادارم بتوانین لە ئاست ئەو متمانەیە بین لە تا ساڵی ئایەندە کە ساڵی 2026 و کۆتا پرۆسەی چاکسازی
لە وەزارەتی پێشمەرگە ڕادەگەیەنرێت ببین بە خاوەن هێزێکی نیشتیمانی یەکگرتو و لە ئاست متمانەی خوێنی شەهیدان و خانەوادەکانیان بین. و جارێکی تر سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان و جەنابی سەرۆکی هەرێم دەکەم کە بەردەوام پشتیوانیان کردوین و لەگەڵمانن و هانمان دەدەن بۆ ئەوەی کۆل نەدەین سەرەڕای هەبوونی کۆمەلێک گیر و گرفت. و هیوادارم وەزیری داراییش ئەمڕۆ لێرەیە دەستکەوتی باشیان هەبووە لە دانیشتنەکانیان لەگەڵ حکوومەتی مرکزی. هیوادارم بەردەوام بن لەوەی کە پشتگیریمان بکەن بۆ تامینکردنی پێویستیەکانی هێزی پێشمەرگە کە بە حەقیقەت لەو کاتە بەولاوە پێویستیەکانمان زۆر لەوەی کە هەبووە زیاتر دەبێ. لە ڕووی بیناسازی و تامینکردنی پێداویستیەکان بودجەیەکی تایبەتمان پێویستە کە داوا لە جەنابی دەکەم بە دەستێکی کراوە یارمەتیمان بدات. بمینن بەخێر و تەمەنای سەرکەوتنتان بۆ دەکەم و زۆر سپاس.